جاران بەڕێزان زۆرمان بیرمان دێ بەخوا زۆربان ئاوی ساردیشمان نەبوو بیخۆین، گۆزەمان دانابوو، یاخود دەبەیەکمان دانابوو، مەتارێکمان دانابوو، گونەیەکمان تێگرت بوو، گونەیەکی بۆر، بەس تەنها ئاومان پیا کرد بۆی ئاوەکە سارد بێ. یا دەڕۆشتین بۆ ماڵ دراوسێکان جامێ سەهۆڵمان دەهێنا، یا لە بازاڕ دەمان کڕی، بەڵام دڵمان خۆش بوو، خەڵکی زۆر دڵخۆش بوو. بیرمان دێ زۆرمان ماڵێک سەلاجەیە بوو، 10 ماڵ داوای سەهۆڵی لێ کرد، یاخود بۆ ئەوەی کە لەناو گۆزەکە دادنابوو، ناو کوپەکە دادنابوو، قەناعەتت پێی بوو دەتخواردەوە. ڕاستەکە لەوانە هەندێک بڵێ کاتە مناڵ بووین، نەک خۆمان، باوکو دایک و کەس و کاریشمان دڵخۆش بوون. ئەم پێشکەوتنەی کە ئەمڕۆ هاتووە ئێمەی دڵخۆش نەکرد، ئێمەی پۆشتە کردەوە، ماڵی ئێمەی پۆشتە کردەوە، بەڵام دڵمانی خۆش نەکرد، دڵمانی وێران کرد. کە متمانە نەما ناو خەڵکیە، کە سیقە نەما ناو خەڵکیە، کە دڵخۆشی نەما لە ناو خەڵکیە، چی قیمەتێکیە؟ خەڵکی وا هەیە ئەڵێ لە ماڵەوە خانۆکەم ئەوەندە گەورەیە 15-20 غورفەمەیە، وەڵڵاهی نازانم ژیان چییە، خۆشیتیان نییە، شەڕ و ئاژا و کێشە و مشکیلە. بۆیە بەداخەوە ڕاستەکی ئاوەکانمان سارد نەبوو، بەڵام ژیانمان خۆش بوو. ئێستا ئاوەکەمان ساردە، ژیانمان خۆش نییە. دڵمان زۆر لە ئێستا خۆشتر بوو، گەنج و پیر و مناڵ هەمومان دڵمان خۆش بوو بەخوا. بۆیە بەداخەوە خەڵکی ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ خراپ دەبێت. ناشکوری و بێقەناعەتی خەڵکی وا لێ کردووە، ژیان و حاڵی خەڵکی وێران کردووە. هەر چەندێکی هەیە هەر ناشکوریەکە، بیرێ بکەرەوە چاوێک بە مێژووە بخشێنە، بزانە ژیانت چۆن بوو، ژیانی باو باپیرت چۆن بوو. من زۆر جا دانیشتم لەگەڵ خەڵکە بە تەمەنەکانە هەندێک پرسیاری جارانە لێکم بۆی زیاتر تێبگەم ژیانی ئێمە چۆن و ژیانی خەڵکی جاران چۆن بووە. باو باپیری ئێمە ئەوانەی کە زیندون خوای گەورە تەمەنیان دێشکە، ئەوانەی کە مردون خوالیان خۆش بێ، هەموو ژیانە پڕ بوو لە مەینەتی و ناڕەحەتی، وەکو لاشە، بەڵام وەکو دڵخۆش بوون. حتا ئێوارە ئیشێک و درەوێ کردو، بەڵام نێزانی خەم و خەفەت چییە. جاران مەجلیسەکانمان لە پێش 2000ەکان کوا مەجلیسەکانە باسی ئەم شتانە دەکرا. ئێستا ئەمڕۆ مەجلیس باسی پارە و خان و سەیارە و ئەرز و تەواو، ماڵمان کاول و وێران بووە. خۆشی و شادی لە ناو خەڵکیدا نەماوە. ئاوگەرمەکەی جاران زۆر خۆشتر بوو لەو ئاوە سادەیەکە ئێستا دەیخۆین بە خەم و خەفەتەوە. خەڵکی ناشکوری کرد، بەهۆی ناشکوری خەڵکە و خەڵکی خوای گەورە چی بەسەرهێناوە. خوای گەورە دەفەرمێت لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم ولئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. ئەگەر شکری خوا بکەن، خوا نیعمەتەکانتان بۆ زیاد دەکا، دڵخۆشیتان بۆ زیاد دەکا، ژیانتان خۆشەکە، هەموو شتێکتان بۆ زیاد دەکا. ئەگەر ناشکوریش بکەن، عەذاب و سزای من زۆر بەهێز و بەقووەتە. ئەمڕۆ خەڵکی ناشکوری دەکا، بۆیە زۆربەی خەڵکی ناشکوری دەکا و بەشی خوا ڕازی نییە کە پێی بەخشیوە، بۆیە سەرنجام دەبینین هەمومان نامرتاح بووینە. ئەڕوویتە ناو هەر مەجلیسێکەوە باسی دنیایە، باسی خوا بکەی دەڵێ باسی مەکە با تێک نەچین. ئەسڵەن ئەوەی تۆ تێکچوونەکە کە خۆت لەبیر کردووە.